جارێکی دیکە عێراق لە بەردەم قەیرانێکی نوێدایە ئەویش دابەزینی بەهای دراوەکەیەتی کە ماوەیەکە و چەند مانگێکە بەدەستیەوە دەناڵێنێت تا ئێستا بۆی چارەسەر نەکراوە وەکو باسی لێەوە دەکرێت و ئەوەی کە هەیە هۆکارە سەرکیەکەی بۆ ئەمریکا دەگەڕێتەوە بە حکمی کۆمەڵێک هۆکاری دیکە کە لە نێو عێراقدا بەرامبەر بە درا یاخود بەرامبەر بە دۆلار دەکرێت و ئەمریکا پێرازی نییە باز لە ڕەهەندە سیاسیەکەیکەین و کاریگەریەکانی دابەزینی بەهای دیناری عراقی لە بەرامبەر دۆلاردا کاریگەریەکی سیاسی لە نێو عێراق و هەرێمی کوردستاندا دروست دەکات و مەترسی دوورمەودای چی دەبێت و دەشێت کەی چارەسەری ئەم ڕەوشە بکرێت و پەیوەندیەکانی ئێران و عێراق چیان بەسەر دێت پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق بە هەمان شێوە دووبارە عێراق کەوتوتەوە بەرداشی نێوان بەرداشی هەریەک لە ئەمریکا و ئێراندا ئەم جارە ئەمریکا یاخود ئەم جارە عێراق کامیان هەڵدەبژێرێت بۆ هەژمۆنی زیاتر لە نێو کاروبارە سیاسی و ئابوووریەکانی وڵاتەکەیدا لەسەر بابەتە لەگەڵ بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و استراتیژی و چاودێری سیاسی لە هەولێر ڕۆمیانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین کاک عەبدولقادر زۆر سپاس بۆ ئامادەبوونت چی چاوەڕێی سیاسەتی عێراق و گۆڕانکاری نوێی عێراق دەکا بەڵێ و کەتەی بەڕێستان باش سەبارەت بەو بابەتە و پێشهاتەی کە لە ماوەی مانگ و دوو مانگی ڕابردوو هاتۆتە پێش ناسەقامگیری نرخی دینار و هەروە دۆلار لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بێگومان باگراوندی و کێشەیە لە ڕووی سیاسیەوە گەڕێتەوە بۆ ئەم فشارەی کە لە سەردەمی ترامپ دوای نەمانی ئەو ڕێکەوتنامەی لە نێوان بە 5 کۆیەک ناونرا بوو بێگومان ئەو نۆ خاڵی ئەو نۆ مەرجەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەپاندیە سەر ئێران ئەمان یەکێ لە خاڵەکان بریتی بوو لەوەی کە لە سیستەمی سوێفتی جیهانی داببڕێتن واتە هەموو ئەو بازاڕکردن و ئاڵوگۆڕی دراو هی ئێرانی لە بازاڕەکانی جیهاندا دابڕێن بۆ ئەوی فشاری هەرە زۆر یاخود ئەوەی کە ناونرا فشاری قورس لەسەر ئێران بێت یەکێک لەو کێشانەی کە دووچاری ئێران بووە لەو ماوەیە ئەوە بوو کە کۆماری ئیسلامی ئێران بەو هەژمونە زۆرەی کە لە ناوچەکە بەگشتی و لە عێراقدا هەیە بوو دەیتوانی بەڕێژەیەکی زۆر دۆلاری بێ پشتوانە دۆلاری بێ چاودێری لە ئێران بەرێت و تاڕادەیەکی زۆر بتوانێت بازاڕەکانی دراوی بیانی یان عوملەی قورسە یان کاڵای عوملەی سەعبەیان کالای قورس لە وڵاتەکەی خۆدا کۆنتترۆل بکە بەوەی کە دەیتوانی بەو ڕێژە زۆرەی تا ڕاستێکی زۆر سیولەی دۆلار لە ناو ئێراندا کۆنتترۆل بکە نرخەکەی دابەزنێت بینیمان لە دوای ئەوەی کە ئیدارەی ترامپ نەما و ئیدارەی بایدن هات سەرڕای ئەوەی کە بانگەشەی بۆەوە دەکرد کە لەوانەیە زۆرێک لەو بابەتانەی کە ترامپ ئاماژەی پێکرد بوو ئەو کاری پێناکە بەڵام فشاری قۆرس بۆ سەر ئێران بەردەوام بوو لە لایەکی ترەوە ئەوەی کە ئاماژە دەکرێت بە دۆخی ئابووری عێراق لە ساڵانی ڕابردوو دوای ئازادی پرۆسەی ئازادی عێراق و 2003 چاوەڕوان دەکرا لەلایەن بێگومان ڕۆژاوایەکان کە دۆخی ئابووری عێراق لە نەخۆشی هۆڵندی و یەک کاڵایی بەرەو فرەکاڵایی و فرەچەرچاوی بڕوات کە عێراق بەم دەسەڵاتە یەک لە دوای یەکانەی لە دوای 2003 نەیتوانی چارەسەری ئەم بابەتە بکات بەداخەوە عێراق بووە بازاڕێک بۆ ساختکردنەوەی کاڵای بیانی لە نێوانیشیان لە نێویشیاندا کاڵای تورکی بە دەرەجەیەک دواتر ئێرانی وڵاتانی تر کەسە چینیش یەکێک لەو وڵاتانەیە کە یاریەکی گەورە فشارێکی قورس دەخێتە سەر عێراق بەوەی کە دەیەوێ هەژمولی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەندا و دواتریش عێراقدا بینیمان لە سەردەمی عادل عەبدولمەهدی خەریکی چی بوون دواتر بەچی گەشت کە سەری نەگرت ئەم هەژمونە بێگومان بەردەوامی هەیە و تا ئێستاش کاری لەسەر باشە ئەم هەژمونی ئێران بەدی دەکرێت لە ناو عێراقدا هی ئەمریکایش بە هەمان شێوە لە 2003 و ئەم کاریگەری و هەژمونە هەر هەبووە چەند جارێک تووشی تەقەلوباتی سیاسی و گۆڕانکاری سیاسی و ئابووری بۆتەوە عێراق بە شێوەیەکی قورس دوجار عێراق کەوتۆتە هەڵبژاردن یەکێک لەم دوولایەنە دواتر هاوسەنگی لە نێوان هەردوو لایەنەکەدا هەڵبژاردۆتەوە ینی لەم جارەدا عێراق دەشێت
هاوسەنگیەکە زیاتر بەلای ئەمریکا دابێت یان بەلای ئێران دابێت؟ من پێم وایە تا ئێستاش عێراق ناتوانێت لایەنێک بەتەواوی هەڵبژێرێت لەبەرەوەی هاوچێشەکە ئاستەنگەکە لە ئاستی جیهانی لە نێوان ئێران و ئەمریکا نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە عێراق لە دۆخێکدا بێ بتوانێت لایەک لەلایەکان هەڵبژێرێت بەوەی کە ئێستا لە عێراقیش بێگومان سەرڕایەوەی ئێران دابڕاوە لە کۆی سیستەمی سوێفتی جیهانی بەڵام لە عێراقدا دەبینین لە باشووری عێراق کۆمەڵێک بانکی ئێرانی بە لە قوپۆپەکانەوە لەوێ چاڵاکن. ئەمریکا دوای ئەوەی کە بە تایبەتی دوای دۆخی ناسەخامگیری جیهانی و شەڕی رووسیا و ئوکرانیا کە بە تایبەتتریش دوای ئەوەی کە دەرکەوت پاڵپشتی تەکنۆلۆژیای درۆنی ئێرانی دەتوانێت خاڵی وەرچەرخان بێ یان خاڵی وەرچەرخانی زۆر کاریگەر بێ لەوەی کە گۆڕەپانی شەڕەکان لە ئوکرانیا بڕیاری ئەوەدرا کە زیاتر و زیاتر و هەرچی زیاتر فشار بخرێتە سەر کۆماری ئیسلامی ئێران بەوەی کە یان امتیازاتی لێ وەربگیرێت یان ئەوەتە زیاتر بێتە بنڕکێوی سیاسەتەکانی ڕۆژاوە. لە بەرامبەردا ئێرانیش بانگەشە بۆ ئەوە دەکە کە ئێستا بەرەی بەرگری یان ئەو محوەری مقاومەت کە باسی لێدۆکەن ئێستا رووسیا و چینیش تێیدا چاڵاکن بگرە وڵاتانی تریش. ئێستا دۆخێک هاتوۆتە پێش کە هەردوو جەمسەرەکە ئەوەندە بەهێزن ئەوەندە لە ڕووی استراتیژیەوە بە قوڵایی یەکترەوە چۆنەتە خوارەوە عێراق شوێنێکی لەو هاوکەشێ نییە یان نقطەی عرابی نییە. کەواتە ئێستا لە باشترین حاڵەتدا لە باشترین حاڵەتدا خات و ئێستا عێراق دەتوانێت کەمترین پلانێکی وە بگرێتە بەر ڕێکارێکی وا بگرێتە بەر کە کەمترین ئاڵۆزی بەربکەوێ بۆ ئەوەی کە باز دەکەن لەوانەیە بە شێوەیەکی نافەرمی ئەم ڕێکەوتنەوەی کەرێنان هەیئەی بانکی مرکزی عێراقی و خەزانەی ئەمریکی لە تورکیاوە گوزەرار بە شێوەیەکی ڕێژەی گەیشتونەتە هەندێک ڕێکەوتنی نافەرمی کە بۆ ماوەی نۆمانگی داهات و عێراق دەبێت سیستەمی بانکی چاڵاک بێ لە ڕێی سیستەمی بانکیەوە ببەسترێ بە بانکی جیهانی و ئەو داهاتانەی کە لە کۆی چاڵاکی بازرگانیەکان و ئابوووریەکان بۆ عێراق دەگەڕێتەوە لە ژێر چاودێری سیستەمی بانکی جیهانی دابێت کە ئەمە تا ڕادەیەکی زۆر ڕێگر دەبێت لەوەی کە عێراق یان ئەو لاینانەی لە عێراقن بتوانن ئەم پارە بێ چاودێری و بێ پشتوانەیە لە عێراق بەرنەدەرەوە بەو شێوەیە کە پێش ئێستا دەچوو. جا ئەمە مەرج نییە ئەم پارەی کە لە عێراق چۆتە دەرەوە تەنها و تەنها بۆ کۆماری ئیسلامی ئێران بچێ. ئەمە لەسەر زاری چەندەها لێکۆڵینەری ئابووری و بواری دراودا ئەمە ئاشکرا کراوە ئەمە بۆچوونی زۆربەیانە کە ئەم دراوە بیانیە یان یاخود دۆلار کە لە عێراقدا هەیە یاخود کە دێتە عێراقە بە شێوەیەی کاش ڕێگەی زۆر ئاسانی لە بەردەم هەیە بۆەوەی بیەوێ وڵاتان لایەنە سیاسیەکان لایەنە وەکالەتەکان بیانەوێ ئەو پارێ بە ئاسانی لە عێراق بەرنەدەرەوە. جا خۆمان دەبینین لەو هاوچێشە سیاسی و ناسەخامگیری ئەمنیەی کە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە لایەنەکان چەندە گرنگە ئەم بابەتە زۆر گرنگە باسی بکەین چەندە گرنگە پارەی کاشیان دەستکەوێ بۆ ئەوەی ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیتە لاندک بۆیتە سەنتەری ململانەی هێزە بریکارەکان کە هێزە بریکارەکان لە سەرتاسەری جیهاندا پێویستیان بە کاشی دۆلار هەیە هەم بۆ ڕایکردنی کارەباری خۆیان هەم بۆ ئەو چەک و تەقەمەنی و تەکنۆلۆژیە سەربازیەی کە لە بازاڕە ڕەشەکانی جیهان دەستیان دەکەوێت ئەم پارەیە تەنها لە بەرامبەر دۆلاری کاشدا دەبێ واتە ئەم سیستەمە جیهانی کە ڕێگری دەکە کە ئێرانیشی لێ فڕێدراوەتە دەرەوە ئەم سیستەمێکی جیهانیە ئەفئی کە ڕێگری دەکات لەوەی کە وڵاتان لە دەرەوەی سیستەمی جیهانی پارێک بگوازنەوە لە بانکێکەوە بۆ بانکێکی تر یان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر کە ئێران تێیدا تاوانبار کرەوە چەند وڵاتێکی تر بەوەی کە لە ڕێی ئەم قاچاغ ئیشکردنە بە پارەیە ئەو لایەنانەی کە بە بریکار سیاست دەکەن یان لە نیزاعەتدا بەشدارن ئەم پارەیان پێدەکات. بۆیە هەموو ئەوانە کراوەیە بۆ بازاڕی عێراق ئەم بازاڕی عێراقا لە ماوەی ئەم نۆمانگەدا کە من پێم وانییە بتوانێت لە ماوەی نۆمانگدا چارەسەری ئەم دۆخە بکات. کاک عەبدولقادر دیارە قەباری هەناردی ئێران بۆ عێراق ئەم بابەتە باز دەکەم ساڵانە 9 میلیارد دۆلار و تورکیا 20 میلیارد دۆلارە یعنی ئەگەر پارەی دۆلاریش لە عێراقەوە بچێتە نێوان هەریەک لە تورکیا و لە ئێرانیش
بە شێوەیەکی سرف بە شێوەیەکی کۆتایی و مطلق بەناقانونی لە قەڵەمەدرێ لە کاتێکا کە ئەم وڵاتانە بازرگانێکی زۆر باشانەیە لەگەڵ عێراقا. عێراق ئەتیماد و پشتەستووریکی زۆری هەیە بە کاڵە و شمەکی ئەم دۆڵاتە. ئەی نابێت بە دۆلار مامەڵیان لەگەڵدا بکە. خاتو ئەزانی ئەوەی کە عێراق ئێستا بووە وڵاتێکی سرف بەکارهێنەر وە زیاتر لە 90% لە داهاتەکەی تەنها لە ڕێر نەوت دێت و دواتر هەموو ئەم پارەی کە دەستی دەکەوێت بۆ خەرجکردن و دەستێنانی کاڵا ئەساسی و نائەساسیەکان ئەبێ لە دەرەوە هاوردەی بکە و خەرجی بکە ئەمە نامۆ نییە. بێگومان ئەم ڕێژەی کە جەنابەت باست کرد بەپێی راپۆرتە بازرگانیەکان راپۆرتی وەزارەتی بازرگانی عێراقی باس لەوە دەکاتن کە ئێران و عێراق لە ماوەی ساڵی ڕابردوو لە نێوان 6 بۆ 7 ملیار بووە. ئالوگۆڕی بازرگانی مەبەستم قەبارەی ئالوگۆڕی بازرگانیە لەگەڵ تورکیاش لە نێوان 16 بۆ 20 ملیار دلارە. بێگومان ئەو پارەیە لە ڕێگەیەکی یاسایی ئەچێتە دەرەوە. هەموو ئەو بابەتانەی کە باز دەکرێت کە پشتگیر نین و کێشە بۆ بانکی مرکزی عێراقی لە نێوانیاندا و دۆخی دۆلار و عملەی سەعبە لە عێراقدا دروست دەکا ئەمانە نین. بگرە ئەمانن کە لە دوای هاتنی ئەو کاشەی کە لە بەرامبەر ئەو 90% کە لە بەرامبەر نەوتی دەست دەکەوێت لە ڕێگەی بانکی یاسایی یانەوەکو محاسسەیەکی نیمچە یاسایی دەستیانەکەوێت. بەڵام دوای ئەوە هەروەک خۆشمان دەزانین لە ڕێی سپیکردنەوەی پارە بە پرۆژەی وەهمی و بازرگانی وەهمی بۆ وڵاتان دەچێت. بێگومان ئێمە دەزانین لە ماوەی ساڵێک و 2 ساڵی ڕابردوو تورکیاش ئەم کێشەیە بوو. ئەم خاڵە باسکەم من تورکیا لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بێگومان هەڵاوسان لە تورکیا 48% دەرباز کرد. ئێستا گەیشتۆتە زیاتر لە 1930 لیرە. ئەمە بۆ تورکیا بابەتێکی زۆر مەترسیدارە. قەبارەی قەرزەکانی تورکیا سەروی 440 ملیارە. ئەمانە هەموو بۆ داهاتووی تورکیا بۆ باری ئابووری بۆ باری پیشەسازی تورکیا لەم دۆخەی ئێستا ناسەقامگیر بە تایبەت لە سیاسەتی دەرەوەی تورکیا کە سیاسەتێکی دەرەوەی زۆر خراپ پەیڕەو دەکات لە زیرۆ فرند بوویتە زیرۆ ئێنمی بوویتە زیرۆ فرند، یعنی هیچ دۆستێکی لە پشت نیە. تەنانەتە ناردەکاری تورکیا بۆ باکووری ئەفریقیا و ئەوروپا لە 0 نزیک بۆتەوە. دۆخێکی زۆر مەترسیدارە بۆیە هەموو هەوڵەکان دەخێتە گەر هەموو ئەوڵێک دەگرێتە بەر بۆ ئەوەی بتوانێت ئەم دۆلارەی کە بێ پشتوانەیە لە عێراقدا هەیە و چاودێری کەمی لەسرە لە ماوەی ڕابردوودا وەکو گوتم بتوانین دەستی بخی بۆ ئەوەی بتوانێت بەم شێوەیە تا ڕادەیەک بتوانێت دۆلار نرخی دۆلار لە وڵاتەکەی دەچارسەر یان کۆنتڕۆڵ. سیاسەتی نوێ ئەمریکا چی دەبێت بەرامبەر بە مامەڵەی عێراق لەگەڵ ئێراندا و عێراق دەتوانێت ئەو مەرجی کە ئەمریکا دایناوە چی دیکە دۆلاری ئەمریکی و دۆلاری ئەمریکا نەچێتە نێو ئێرانەوە عێراق توانێت ئەم سیستمە جێبەجێ بکات لە وڵاتەکەیە سەرباری ئەو هەژمونە زۆرەی ئێران لە نێو عێراقا؟ ئاماژەت بە پرسیارێکی زۆر جوان کرد. خۆی ئایا دەتوانێت جێبەجێ بکە یان ناتوانێت جێبجێکە؟ بێگومان ئێستا لە چاخی خێرایی داین بێگومان دەتوانێت لە ماوەی کەمتر لە 6 مانگدا چارەسەری بکە. بەڵام ئایا مەرجە سیاسیەکان دۆخە سیاسیەکان ڕێگە دەدەن؟ ئایا ئێران دەتوانێت ڕێگە بدە؟ ئەمە پێم وابێت دۆخی سیاسی ناوچەکە بە تایبەتی لە نێوان ئەمریکا و ئێران کەمتر لە 6 مانگی تر ئەبێ بە ئاراستەیەکدا بڕوە کە لە چارەسەر بوونیان نەبوونی ئەم ئاراستەیەدا عێراقیش تێیدا جێ دەگرێتن. لە ڕووی تەکنیکیەوە بێگومان ئاسانە، بەڵام لە ڕووی سیاسیەوە ئایا دەتوانێت جێگیر بێت؟ بێگومان پێم وایە ناتوانێت، لەبەرەوەی ئێران یەکێ لە دوو سەرچاوەی دەستکەوتنی دۆلاری لە دوای ویلایەتی هیراتی ئەفغانستان عێراقا. ئەگەر بێت و بیانەوێ ئەم بابەتە لە عێراقدا جێبەجێ بکەن کە ئەمریکاش ئەزانێ و درک بە مەترسیداربوونی دۆخی دارایی و ئابووری عێراق دەکا کە عێراق لە ڕووی ئابووریەوە لە ڕووی جیۆسیاسیشەوە پەیوەستێکی زۆری هەیە، پەیوەندێکی زۆری هەیە، زۆر وابەستەی کۆماری ئیسلامی ئێرانە. بینیمان لە دوای هەڵبژاردنەکان پرۆسەکەی ئەمریکا بەگشتی لە دانانی سادر و تەحالفی سیادە سەری نەگرت، دواتر هەر پرۆسەکە هاتە ژێر کێفی ئێران و سووداریاندرا. دەکرێت ئەوە لە ماوەی داهاتوودا لە ئێستا و لە داهاتوودا فشارێک بێ بۆ سوودانی بۆ ئەوەی زیاتر بە مەرجەکانی ڕۆژاوا و ئەمریکیەکان ڕاست. باشە کاک عەبدولقادر، بابەتەکە پرسیار زۆر هەڵەگرێ، بەڵام
ئەوەی کە لەم دواییە یعنی جێگەی گومان بوو بۆ زۆرێک هەم لە سیاسیەکان بۆ ڕۆژنامەنووسان کەسانی کە بە دوواداچوون بۆ ڕۆژی سیاسی و دارایی دەکەن لە تاوی جیهان و لە عێراقش بە دیاریکراوی ینی مووقع و پێگەی پادشای ئەردن چی بوو لەو پەیوەندی تەلەفۆنی لە نێوان جۆ بایدن و سەرۆکوەزیرانی عێراقدا ئەنجامدرا یعنی دەبێت یەکێک لە پێشنیاریەکانی ئەمریکا بۆ بازرگانیکردن لە جیاتی ئێران و تورکیا ئەردن نەبێت لەمە دوای عێراق مامەڵی لەگەڵدا بکە؟ بێگومان ئەوەی کە لە پەیوەندی تەلەفۆنیەکەی باسکراوە دوور نییە لەو دانیشتنە سێ قۆڵی شەش قۆڵی نۆقۆڵیەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو کۆنفرانسی بەغدادیەک بەغداد و هەموو ئەوانە بە بەشداری فەرەنسا کە زۆر گرنگ بوو بێگومان هەموو ئەوانە بۆ ئەوەیە بتوانن سنتەری چاڵاکیەکان سنتەری چاڵاکی بازرگانی لە ناویشیاندا دوای ئەمە سنتەری چاڵاکی دیپلۆماتی سیاسی لە ئێرانەوە بگوازرێتەوە بۆ وڵاتێکی تر وڵاتێکی سێیام ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە بەڕاستی عێراق بێگومان بەڵام لە بەرامبەریشدا جەمسەری بەرامبەریش دەستەوەستە نەوەستا بینیمان کە سەفەریشی جیمپین لە دوومانگی ڕابردوو بۆ کەنداویش بریتی بوو لەوەی ئەوانیش هەوڵیان ئەدا لە بەرەکەی ڕۆژاوا کە کەندا و وڵاتە عەرەبیەکان بوون ئەم وڵاتانە ڕابکێشنە ناو ئەم سویفتەی جیهانی کە نیز ئەم سوڵتەی نوێی جیهانیە کە باز دەکەن وەکو چین و رووسیا و وڵاتانی تر کە تا ڕادێک بەشداری برێکسیشە بتوانن وڵاتە عەرەبیەکان ڕاکێشن بەڵام ئایا چەندە سەرکەوتوو دەبێت ئەم پلانانە سەرکەوتوو دەبێت من پێم وایە ئەبێ بگەڕێینەوە دیسان بۆ ساڵی 2015 و ئەم وتەیە کە ڕۆحانی باسی کرد کە قوڵایی ئیستراتیژی ئێران لە ئێستا و 30 ساڵی داهاتوو تاران دەریای ناوەڕاست دەبێ ئایا ئەوە بەپێی ئەولەویاتەکان ئەولەویاتی چەندەمی ئێرانە ئایا ئێران ئامادەیە ڕێگە بدا بۆ ئەوەی کە سنتەری بازرگانی سنتەری سیاسی سنتەری دیپلۆماسی لە عێراق بۆ ئێران بگوازێتەوە بۆ وڵاتێکی تر بۆ ئوردن لەوەی کە ئێستا بینیمان لە دوای سەفەری کۆتایی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عەرەبستانی سعودی بە تایبەتی دەکرێت تا ڕادەیەک بێهیوا بووە لە عەرەبەکانی خەلیج کەندا و بیانەوێت دواتر شارەکانی ئەمریکا هۆکارگەری ئوردن بازرگانیکردنی عێراقا لەگەڵ ئوردن بەڵێ بێگومان بەڵام ئەوە لە ڕیستی ئەولەویەتەکان لە کامەی دەبێ بێگومان زۆر گرنگە و ئێران پێم وانیە بەو ئاسانی ڕێگە بدە بەڵێ بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری منی و استراتیژی چاودێری سیاسی زۆر سوپاس بەوەی کە لە هەولێرە و میوانیەوە بووی